ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێشنیازی بە قەزاکردنی هەردوو ناحیەی بازیان و حاجیاوایی سەر بە پارێزگای سلێمانی پەسەند کردو بۆ بڕیاری کۆتایی. پێشنیازەکە ڕەوانەی حکوومەتی یەرێمی کوردستان دەکات لە کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنەکەدا و بە تێکڕای دەنگی هەموو فراکسیۆنەکان. ئەو داواکاریەی دانیشتوانی هەردوو ناحیەکە پەسەندکرا کە ماوەی چەند ساڵێکە ئاراستەی حکوومەتی خۆجێیی سلێمانی دەکەن. و بە ناوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگاوە پیرۆزبایی لە ناحیەی حاجیاوەکە زۆر گرنگە لەبەرەوەی هەم سنوورەکە فراوانە بێتەوە هەم کۆمەڵێکی زیاتر خزمەتگوزاری و پرۆژەی ئاوەدانکردنەوە ڕووی تێیەکا و ڕەنگە ببێتە مای دروستبوونی هەلێکی کاری زیاتر و هەروە بوژانەوەی بازاڕ و داهات و بەروبوومی ئابووری چی لە ڕووی پیشەسازی چی لە ڕووی کشت و کاڵیەوە کە ئەمەش هەم بەروبوومەکان زیادەکە هەم هەلی کاریشیان بۆ زیادەکە. هەردوو ناحیەی بازیان و حاجیاوای سەر بە پارێزگای سلێمانی وەک دەوترێت هەموو ئەو مەرج و پێوەرانەی تێدایە کە پێویستن بۆ بە قەزابوونیان. ئێستا دانیشتوانی هەردوو قەزاکە زیاتر لە 65,000 کەسە و بەردەوام سنووری جوگرافیاکەشیان لە فراوانبووندایە. بەڕێوەبەری ناحیەی حاجیاوا دەڵێت لە هەموو ڕوویەکەوە بڕیارەکە خزمەت بە دانیشتوانی ناوچەکە دەکات. دەتوانین لەو ڕێگایەوە پاڵپشت بە دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین خزمەتگوزاری زیاتر بە خەڵکی ناوچەکە بگەینی. ئەمەندامەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی باس لە کاریگەری ئەرێنیەکانی بڕیاری بە قەزابوونی ئەم دوو ناوچەیەی پارێزگای سلێمانی دەکات. هەر ناوچەیە کە ئەبێ بە قەزا خۆی کۆمەڵێک پێشکەوتن بەخۆی ئەبینێ لە بانک لە دامەزراندنی مەحەد ینی پەیمانگە لە دامەزرین زانکۆ و لە بوونی کۆمپانیای بازرگانی گەورە کە ئەمە گوژمەیەکی ئەدا بە ڕووی بازرگانی و ڕووی کشتتوکاڵی و ڕووی پیشەسازی. پەسەندکردنی پێشنیازی بە قەزاکردنی هەردوو ناحیەی بازیان و حاجیاوا لە سنووری پارێزگای سلێمانی یەکەم هەنگاوی یاسایی و کارگێڕی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە و دوای ئەمە بۆ ئەوەی هەردوو ناحیەکە لە داهاتوودا بە ڕەسمی وەکو قەزا بناسێنرێت پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. مەریوان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.